بۆ ئەمە من بەڕێز خوا تاالبانی ڕایسپاردەم کە پێشنیارێکی بۆ بکەم کە پێشنیارەکان زیاتر قانونی ئیداری بن بۆی کە بتوانین ئەم کەیسە بخەینە سەر سکەی کاری ئیداری و قانونی خۆی ئەوش بە خۆشحاڵیەوە توانم بڵم لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا بۆ ئەوی کە ئێمە لەمە ولا هەر مناڵێکی ون بوو ئەدۆزینەوە ئەبێ ڕادەسی دادگای باری کەسێتی هەڵەبجەی بکەین بۆ ئەوی کەیسە قانونەکانی تەواو بێت ئەویش لە ڕێگەی دادگاوە بنێرێ بۆ پزیشکی دادوەری ئیتر چ لە ناخۆی وڵاتە بێ یاخود چ لە دەری وڵاتە بێ لەبەرەوە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە هەموو قۆناغانەمان جێبەجێ کردووە هەم دادگا هەڵەسێ بەکارەکەەوە هەم پزیشکی دادوەریش لە ناخۆی کوردستانە کە بڕیاریە کە جارێک لە دەرەوەی وڵات بکرێویش لە وڵاتی بەریتانیا لە زانکۆی کنی کۆلێج لەوێ سەررجەم فەحسەکانی DNA هەموو ئەوان کە سوکاری سەربەرزی شەیدان و وارسەکانن کە ماون لەگەڵ ئەو مناڵانێکی دیعای مناڵی هەڵەبجەکەن و پرۆفایلیان بۆ دروست کراوە هەموو کەیسەکان ئێستا لەو زانکۆیان و چەند مناڵێکیش کە لە ڕێگەی دادگاوە ئیحالە کراون چاوەڕێ ئەوە کرێن کە نەتیجەی گەڕانەوەی فەحسەکان ئەمە ئوسوسی بابەتی قانونی بناغەیەکی باشی ڕێکارەکان بووکە گیراوەتە بەر بەڵام قۆناغێکی ترێک کە پێوتێ قۆناغی سۆراغ و بەداداچوون ئەم قۆناغی سۆراغ و بەداداچوون لە ڕاستی بەڕێی من هەردوو وڵاتی ئێران و عێراق لەسەر ئاستی پەرلەمان و لەسەر ئاستی حکوومەت و لەسەر ئاستی سەفارەت و قونسڵگەریەکانی هەردوو و هەرێمی کوردستانیش حەقە هەمانیەکی زۆر باشی ڕێکخراوەکانی هەڵەبجە کە لە ئاستی ئەم قەزیاکارەکەن هاوکارێکی باش بوون و لە ڕابردووە هاوکاریان کردووە بە تایبەتی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە تارانی پایتەخت کە هاوکارێکی باش بوون و توانراوە کە ئەو مناڵانی کە لەوێ ئیدعای مناڵی هەڵەبجە ئەکەن بتوانرێ بگەڕێنێتەوە بۆ کوردستان و ئێمەش تەسلیمی دادگایکەینەوە دادگاش هەموو ڕێکارە یاساییەکانی بۆ بگرێتە بەر هیوادارم کە ئەم کەیسێکە کە هەموو لایەنێک بتوانێت وەرەخراونی و دەوڵەتەکانیش بتوان هاوکارێکی باش بن بووە.